سلااوڕێز هاوڕێنی هێژە هیوادارم باش و تەندروست بن. دونێوادمدا بوو هەندێک وردە زانیاری لەسەر ململانەی نێوان ئامۆزاکانی دەڤەری سرد، یعنی ئەو ململانەیە ناشەریفانەی کە کورە ناشەریفانەی چێ وەڵام ململانەی دزی و فزی، ئەو ململانەیە کە لەسەر دزی و فزی لە منتیقەی سەوس هەیە بە هەمان شێوە لە منتیقەی زەردی شەیە، بەڵام ئەوەی منتیقەی زەرد ینی ناو بنەماڵی بارزانانی لەبەرەوەی مەسعود بارزانی مایە هێشتا بە تەواتی ناتەقتەوە، بەڵام ململانەیەکان زۆر توندە. یەک دوو نمونە هەر بە خێرایە کە لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدایە. نێچیروان بارزانی تەبەن ماڵی مەسعود بارزانی بنەماڵەی بارزانی چار فڕۆکەیان هەیە. فڕۆکەچی ئیسعافکەی مەسعود بارزانیە، فڕۆکەچی مەسعود بارزانی شخصی خۆی هەیە 18 نەفەریە، نێچیریش دوو فڕۆکە هەیە، یەکە چیان 18 نەفەری، یەکە چیان 8 نەفەریە. دواتر لە ڤیددیۆیەکی تر ڕقەمی فڕۆکەکانیشمان هەموو لەلایە، ینی ئەوان ئەگەر بە فڕۆکەی خۆیان لە کوردستانەوە سەفەر بکەن لە بۆ هەرجەیەکی چکە فڕۆکەش وەکو سیارەی ڕقەمی هەیە. وێبسایتەکەیە هەر فڕۆکە ینی وە لە دەستی بنەماڵی بارزانیشدا نیە باوە دری خۆیان خۆشکەن، ئەلە وێبسایتە ڕقەمی فڕۆکەی لێت دەیە ئەم ڕۆژانە سەیر بکە چ فڕۆکێک لە عێراقەوە دەفڕیدە بۆ هەر وڵاتە چکیان لە وڵاتەشکە دێتە عێراق هەموو دنیا شەروە هەمووی ڕقەمی خۆیان هەیە، شوێنی فڕینەکەی نیشتنەوەکەشی. دواتر لە دەرفەتە چکە بە وردی باسی وردی تیارەکانی ئیسعافەکەی مەسعود بارزانی و تیارە شخصیەکەی خۆی و ئەوەی نێچیر و گەورەکەی بچووکەکەشی، ئەوە لە ڤیددیۆ چکە باسی دەکەین، ئێستا باسی ناکەین، بەڵام بابەتەکەیمە ئەوەیە ئێستا ململانەیەکە ئەوەندە تۆغ بوویتەوە نێچیروان بارزانی سیقەی بە پاسەوانەکانی فڕۆکەخانەی هەولێر نەمایە لە چەند ڕۆژی ڕابردوو، ینی لە 10 ڕۆژی ڕابردوو بە دیاریکراوی هەندێک پاسەوانی تایبەتی خۆی ناردیتە وێندەر ڕۆی پاسەوانی لە فڕۆکەکەی خۆی بکە، چکە دەترسێ ینی دنیاشە ینی عادیسەی تیارە لەو زەمانەی زۆرە لە خۆی دەترسێ فەقیرەی و دەزانی سەبەب چییە. بەزەم لێرە پێی دەرێم ئەو پاسەوانانەی کە دادنایە لە 10 ڕۆژی ڕابردوو ئەوانە جگەلەوەی دەرگاوانی تونە و خەتمایلی برایزلیشن، ئەوەی بزانە دوو ئاگاشت لە خۆبی ئاگاشت لە فڕۆکەکەیبی تێدەگەی بۆ دەستزانین تقریبان چەند هەر 30 ڕۆژەکە تیارەکە لە فیتەری هاتەوە بە دەردی کوردەواری خۆمان دەرێ لە وڵاتەکی تعمیرت کردۆ ناوەکەت هەموو گۆڕیە، ئەوش دەزانین. جاوە یەک لە خەبەرەکان بوو کە ئێستا بنەماڵی بارزانی چەندە بە تۆخی تەبەن مەسرور زۆر نێچیری ئەزیێتدا، بەڵام نێچیر ینی تابعکی ملپانی هەیە و زۆر جێ لەشتی ناگریتن، ئەجینە پاسەوانە تایبەتەکانی خۆیان یەکەچیان سجن کردیە، ئەوی کەش خۆی بزر کردیە، ئەو لیوانەی کە لە بەزاری تو پێشمەرگەدایان نابوو نێچیردای نابوو بارەگای بارزانی هەمووی گۆڕین. ئەیتر لەگەر هاتنە سەرکاری حکوومەتی مەسرووری هەموو دەست و پەیوەندەکانی فرەدایان یەک نمونەی زۆر خۆش ئەو وەک نوکتەش باس دەکەم. کەریم شەنگالی ئێستا بوویتە عادەت چایە لە سەرۆکایەتی هەرێم لە ناو جەماعاتە چی قسەچی کرد بوو، ینی زۆر خۆش و پێکەنینی بوو گوتبووی پاش ئەو هەموو ساڵە خزمەت لە بۆ بنەماڵی بارزانی خزمەتکردن بە بنەماڵی بارزانی ئێستا ئەمەیان فرێدایە لە سەرۆکایەتی هەرێم ئیشمان بەس چایە خواردنەوەیە، ینی بنەماڵی بارزانی وانە کە ئیشان بێ کە چینمە تەقاعودی دەکەی بە جوانی، ئەگەر نەشی کوژن دەبی مەمنونی خوابی لەبەرەوەی ئەوانەی وەکو کەریم شەنگالی کە سڕ و تڕیان زۆر لەکنە مستعیلە بشین بە تەواتی بۆی بە کەریم شەنگالیش دەرێن ئاگار لە خۆبیتن بە یوان هیچ لێنێ ساغ سەلیم لە گوری کارتت پێنەرێ هەتا ڕۆژی دادگای گەڵدێتن وەگەر بشمری دڵنیابە لە قەبری دەردەینین دادگایی دەکەین. هەواڵی دووەمیان هاوڕێیان لەسەر ململانەیەکانی نێچیر تەبەن هاوڕێیان لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان هەمومان مەسرور بارزانی چوو بە بەحرێن
لەوێندە لە لووتکەی مەنامە ئەو کۆنفرانسی کرد دەبەن ئەو داوەتنامەیە بە شخصی لە بۆ نێچیر و سەرۆکاتی هەرێم هات بوو لەبەرەوەی مەسرور بەهۆی دەستگیرکراوانی بادیران تقریبان گەمارۆیەکی دیبلۆماسی زۆری لەسەرە ئێستا مەسعود هاتە ناو گەمەکەی دەوێت ئەو گەمارۆی لۆ بشتێنی بەشەکی زۆریشی لەسەر حیسابی نێچیروان بارزانانی نێچیروان بارزانانی لەگەرەوەی گەورە دزە یەکێک لە دزە هەرە گەورەکان دزی فزی ئەو دروستی کرد لە کوردستان هەر لە 1970 ئەوانەوە دەست پێ بکە کە لە بادینان بوو هەتا دەگاتەوە ئێرە ئەنی گومرجی برایم خەلیل کە دزی فزی دەستی پێکرد لەسەر دەستی ئەو نێچیرێ دەستی پێکرد جا ئەو داوەتنامە لە بۆ نێچیری هات بوو مەسعود بارزانی بە نێچیری گوت بوو نابێت و بچی دەبی مەسرۆر بچی و ناژبی داوا بکەی لە ئێستاوە برین مەسرۆر دێ ڕۆژێک پێش کۆنفرانسەکەی نامەک دەنێری دەرێ لە بەرکارەشی تایبەت ئەم ناتوانم بێم مەسرۆر دێتن یعنی ئێستا ببینن مەسعود بارزانی وای لە نێچیری کردیە نێچیر بەشێک لە عەلاقاتەکانی خۆی بە ئیجباری بداتە مەسرۆڕی لەبەرەوەی مەسرۆڕ وەکووتمان گەمارۆی لەسەرە ئەو دوو خەبەرە هەبوو هەرویستم پێتان بڵێم